ئەچمە سۆران پامنێرمان ئازاد ئۆمەرەوەیم لەگەڵا ئازاد لەوێ پرۆسەکە چۆن ئەڕوات و خوڕقات بەدی کراوە لە هەڵەبجە سامان وتی هەڵەبجە سەرەتا زۆر باش دەستی پێکردی لە هەڵەبجە زۆرترین بەشداریە لە هەموو عێراقا بەڵام وابزانام زۆرترین خوڕقاتیش هەیە لە سۆران پرۆسەکە چۆن ئەڕوا بەڕێوە بەڵێ ماستە سالار سڵاو لە تۆ لە بینەرانی بەڕێز بێتن دیارە پرۆسەی دەنگدان لە بەیانیەوە کە دەستی پێکردو تاوەکو ئێستا ڕێژەیەکی بەرچاو لە هێزەمیەکان هاتوونەتە بنکەکانی دەنگدان و دەنجیانداوە وەکەش بینن لە بنکەکانی دەنگدان لە سۆران لە ئێستادا چۆڵیەکی پێوە دیارە مەشکۆکارەکەی ئەوەیە کە هێزە ئەمنیەکان زۆرینیان هاتوون دەنجیانداوە ئەو ئامارەی ئێمە وێزگەیکەوە ئەو بنکەیکەوە منی لێم لە ئیدارەی سۆران تاوەکو ئێستا لە ژوورەکان گەڕاوم پرسیارم کردووە نزیک 180 هێزە ئەمنیەکان هاتوونەتە ئێرە دەنجیانداوە بەگشتی ڕێژەی دەنگدان لە سنووری ئیداری سۆران تاوەکو ئێستا گەیشتۆتە 180 سەبارەت بە خوڕوقات ئەوەی ئێمە قسەمان لەگەڵ نوێنەرەکان کرد بێ شتێکی وتویان باس نەکردەوە بەڵام لە دەرەوەی بنکەکانی دەنگدان جۆرێک لە ناونووسینی هێزە ئەمنیەکان هەیە کە لە دەرەوە ئەو هێزە ئەمنیانەی کە دێنە ژوورەوە ناوەکانیان لەوێ تۆمارەکرێتن یاخود لە دەوروبەری بنکەکان کارتی ئەو کارتی دەنگدانی حیزبی دەسەڵات لە ناوچەکە بە هێزە ئەمنیەکانە درێتن ئەم خوڕقاتانە هەن لە سنووری ئیداری سۆرانیش لە بنکەکانی دەنگدان بەگشتی لە سنووری ئیداری سۆران چواردە بنکە بە ڕووی دەنگدەرانی هێزە ئەمنیەکاندا کراونەتەوە کە خۆی بینێتەوە لە 61 وێزگا هەر وێزگەیەک نزیک بە 300 کەس دەنجی تیا ئەداتن زیادکردنی وێزگەکان لەم هەڵبژارنەوەی کردووە کە قەرەباڵغیەکی ئەوتۆ بەسەر بنکەکانی دەنگدانەوە نەمێنێتن هەر بۆیە مەشوای کردووە کە زووتر دەنگ بدرێەوە قەرەباڵغیەکی ئەوتۆ نەبێتن ئامێرەکانیش بەگشتی کێشەیەکی ئەوتۆیان نییە مە لە کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژارنەکان پرسیاری ئەوەمان لێ کردوون تەنها لە بنکەیەکی دەنگدان نەبێتن کە سەردەبەیانیەکەی ئامێرێکیان کێشەی هەبوو دواتر گۆڕیویانە و ئامێرە و بەگشتی گرفتێکی ئەوتۆ لە ئامێرەکانی دەنگدان دانیە ئامێرەکان باشن ئەمجاریان کوالێتیەکی باشیان هەیە بەگشتی لە قەزاکانی سۆران لە چۆمان لە سیدەکان و لە قەزای مێرگەسۆر بنکەکانی دەنگدان هەن تەنها لە قەزای خەلیفان و ڕەواندوز نەبێتن کەوا بنکەی دەنگدان بۆ هێزە ئەمنیەکان نەکراوەتەوە بۆ دەنگدانی تایبەت ئەوانیش لە قەزاکانی تر دەنجی خۆیان ئەدەن وەک ئاماژەمان پێدا بەسەر چواردە بنکەوە 61 وێزگە دابەش کراون دەنگدانەکە بە شێوەیەکی گشتی لە سنووری ئیدارەی سۆران بە باشی بەڕێوەچێ مامۆستا سالار سپاس پامنێرمان ئازاد ئۆمەرەوەی